ئاماژەم پێەیە بە شێوازێکی ڕاستەوخۆ هونەرمەند فەرزاد مەهدینیمان لەگەڵایە مەهدینیە مەهدینیان کاک فەرزاد خاسەنی وەشەنی سلااو سەرچاوەکانم سلااو حرمەت بۆ ئێوەی عزیز جەژتان پیرۆز بێ سلااو بۆ هەموو بینەر و بیسەری کۆنتڕۆڵدەنی زۆر کزاگە تۆزێک ساڵتی کاکمە کاک فەرزاد گوێر لێمانە گیانە بەڵێ بەڵێ گوێم لێتانە دەنگی من ئەگاتە لای جەنابتان ئەوە ئەنجا گوێم لێتە ئەنجاوتم خاسەنی وەشەنی نەمزانی چی جوابیامەوە سلام سەر گیانەکەم سەر چەمەکان من خاستە ناو ئومێدکەر و جەنابش سلامەتە بیت خۆشەویستیمە بۆ ئێوەی عزیز هیوادارم جەژنی ڕەمەزان لە هەموو لایەک بە پیرۆزی و بە خۆشی بەسەرتان بردبێت دیسان پیرۆزبایی ئەڵێم بۆ جەژنی ڕەمەزان بە هەموو سەرجەم ستافی کورسات و هەروەها هەموو بینەر و بیسەری بەرنامەی مەگەزین یاخوا کاک فەرزاد هەر خاس بیت و جژنی قوربان جژنی نێورۆز لە تۆش پیرۆز بێت جا ڕۆشتم بۆ قوربانێک سەر پەڕاندم جا کاک فەرزاد باسێکی ئێوەم بۆ بکە یەکەمین شت پێم بڵێ تۆ ئەوج لە فۆلکلۆری و جوانە و بەو گەنجانە لەبەر کردو و خۆ جلێکی کوردی جوانە لەبەرایە باشە بۆ ئەو گۆرانی و لە هەورامان نەوت ئەو گۆرانیە ڕێک بۆ هەورامانە بوو ڕاستە فەرمێ ئەوەڵ زۆر سپاس بۆم دەرفەتەکە بتوانم لەسەر بەرامەکەم قسە بکەم بە حقیقەت لە کاتوساتێکا بووین هەوڵماندا بۆ بەرهەمەکە لە ڕۆژاوای کوردستان لە بڵین کاتێکی زۆر سەختە تێپەڕا و منیش حەزم کرد دڵگەرمیە دروست بکەم بۆیە لەگەڵ گروپێکی خەڵکی ڕۆژاوا قسەم کرد بۆیە کە بتوانین دڵگەرمیەک و وەکو هونەر بتوانین شتێک پێشکەش بکەین بە گۆرانی هەورامی و بە سەمای ڕۆژاوایی ئەتر بۆیە لێرە دەستم کەوت بڵێم گروپەکە چۆن خۆشم لە سوی دەژیم ئەتر وتمان با لە جەرگەی ستۆکۆڵمە ئەو ڕۆژیچە خۆپیشاندان بوو لە ستۆکۆڵم ئەتر بۆیە ئێمە ئەممان هەڵبژارد کە بتوانین وەکو ڤیدۆ ئەو پێشکەشی بکەین هەربژین کاکە فەرزاد سڵاوی منیشە لێبێ وابزانم سڵاوی من هێشتر پێ نەگەشتووە ساغنخان پێش من داخل بووە کاک فەرزاد جا من نەمزانیم بە هەورامی قسەی کەرمێ یان بە سۆرانی وێمە براڵە گیان سلام پێ تۆ ڕۆحەکەم هیوادارە سەرکەوتەبی یەکەم جار قوربانت وڵای بەد بوو تۆ من پلیکسێ بڵێنە هەر کاماچی نانێ خزمەتێن با پرسیارەکەت ئاراستە بکەم کاک فەرزاد جان کلیپەکەمان بینی زۆر جوانە جەوێکی زۆر سارد و خۆشە بەڵام چەند جلوبەرگێکی چەند کللتورێکی جیاوازمان بینی ئەتوانی بۆمان باسکەی ئەمە لە چیوە هاتووە بڵێن هەروەکە عەرزم کرد ڕۆژاوای کوردستان لە کاتێکی زۆر هەستیارە بوو تقریبان 3-4 مانگی پێش ئەو کاتێکە ئەسەد ڕووخا و هەنێک بڵێن پرێسیانە کرد ڕۆژاوای کوردستان ئێتر بۆیە ئێمەش لەوێ هەوڵماندا لێرە کە بتوانین دڵگەرمیە دروست بکەین خەڵک خۆپیشاندانی کرد منیش بە ڤیدۆ لەگەڵ ئەو گروپە کە جلوبەرگەکەیان بڵێن تێکەڵاوە بەهین هەورامان و ڕۆژاوای کوردستان ئێتر لەگەڵ ئەوە وەکو بیرۆکێک ڤیدۆکەمان دروست کرد پێم وابێ تۆ ماوەی مانگێک لەمەو پێش با بڵێن کۆنسێرتێک لە ستۆکهۆڵم ئەنجامیە هەر بەردەوامی لە ئەنجامدانی کۆنسێرت بڵێ ئەوە تۆرە کۆنسەرتێ بوو کە لە شاری هێلسینگی دەستمان پێ کرد لەگەڵ گروپی موسیقای هەورامان دواتر چوینە یوتیوبۆری دواتر هاتین بۆ ستۆکهۆڵم ئەمجا گەڕاین بۆ شاری یواسکولا چواردانە کۆنسەرت بوو کە بە سەرکەوتەیی و زۆر بە خۆشی بەسەرمان برد و بەڕاستی زۆر زۆر خۆش بوو کە ئاوا خەڵک بەرەو پێریمان هاتن بڵێ هەر بژین کاکە فەرزاد جان کاک فەرزاد با پرسیاری کەت لێ بکەم پلانی کاک فەرزاد بۆ دوێت لەگەڵ هونەرمەندی تر چییە بڕیارت داوە کە تەنها لەگەڵ هەورامیا بێت یان لەگەڵ سۆرانیا بێت یان چۆنچۆنیە تۆزێکمان بۆ باسکە ئازێت نەبێت بڵێ زۆر سپاس بۆ پرسیارەکەت بە حقیقەت خۆشە کە ئینسان بتوانێت دوێت کە ئێتر گرنگ نییە کە بەرحاڵ مثلا لەگەڵ پیاو بیاژن بێ بە پای هەستی گورانیەکە و بۆ ئەوەیش کە بکرێ بۆ منە بۆ دوو زمانی کوردی سۆرانی و هەورامی یا سۆرانی و کرمانجی هێشت لە پلانمان نییە لەبەرەوە هەنێک سەرقاڵی پلانەکانی خۆمم ئەلبومم دروست کردووە و ئینشەڵا
هەفتەی داهاتووە گەڕمە بۆ کوردستان و ئەمەوێ بتوانم لەوێ هەنێ شت پێشکەش بکەم ڤیدیۆ کلیپی تازەمە بێ ئیتر ئینشەڵا ئەگەر قسمەت بێ خۆی گەورە موانەتیمان بات پلانی باشم داڕشتۆ بۆ ئەمساڵ کە بتوانم وەڵام پلانێکی 5 ساڵم هەبوو بۆ بەرهەمە هونەریەکانم ئیتر ئەمساڵ ساڵی پێشکەشکردنی بەرهەمەکانە بۆیە ئەلبومەکانم تەواو بووە چەند دانەکارێکیشم بڵێم وەکو سینگل دروست کردووە ئەتر ئەم ساڵە بێ پێشکەشیان بکەم بەڵام لە داهاتووە هەروەکو دوێت ئەگەر بنمونە بڕەخسێ و هەلومەرجە ببێ بۆچی نا پێم خۆشەوێ ئێمەش پێمان خۆشە بێت کاک فەرزاد یەخوا بەخێر بیتەوە ئێدەکە هاتیتەوە سەرێک لە کورساتیش بە ئەمەش بوو نزیکەوە کورسات هەموو کات ماڵی هونەرمەندان بوو بۆ ماڵی خۆمەی زانم زۆر سپاس بۆ داوەتەکەیشت بەسەر چاوەکانم خەرێکی پلان ڕشتداڕشتین لەگەڵ گروپەکەم کە بتوانین بە میوزیک بەشدار بین بڵێ کەواتە کاک فەرزاد ئاماژەو بەوەیە بەرهەمی زۆرت ئەبێ لە داهاتووە وایە؟ بڵێ تقریبا ساڵی 2022 تا ئێستا ئەلبومێکمان دروست کردووە ئەلبومەکەیتر کاتێتی کە پێشکەشی بکەین بەڵام هەنێک ئیشی تکنیکی ما بوو لەگەڵ بڵێن بەشی سپۆنسەر ئەتر ئەویش کە تەواو بێ ئینشەڵا پێشکەشیەکەین بەڵام لە پاڵ ئەوە ئەم 1-2 ساڵە 1-2 دانە کاری ترم دروست کردووە کە ئینشەڵا ئەوانیش وەکو ڤیدیۆ کلیپ بڵاویەکەم و ئەم کە هاتم بۆ کوردستان. کاک فەرزاد ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بوویت بەڕاستی بەرهەمێکی زۆر جوان تەواو کوردانە تەواو فۆلکلۆر تایبەت ئەو کلیپە هۆرەی گەرەک بووە هاڵێ هۆرەی گەرەکە منیش ئاواتی سەرکەوتن بۆیەوە خوازم یەکەم جار لەگەڵتان قسەکەم هیوادارم سەرکەوتوو بن بەخێر بن بۆ کورسات هەرچەند ماڵی خۆتانە کورسات و بێگومان کورسات ماڵی هەمووانە ئێمەش دووبارە زۆر خۆشحاڵ بووین کاک فەرزاد کاتێکی خۆش و خوارد لەگەڵ